گفتوگۆیان بابەتە دەکەم لەگەڵ بەڕێز عەلی ناسر شرۆڤەکاری سیاسی لە ستۆدیۆ کوردستان 24 لە بەغدا ڕاستەوخۆ لەگەڵمە. بەڕێز عەلی زۆر سپاس بۆ ئامادەبوونت. ئەگەر عێراق ئەم داوایی ئەمریکا بۆ لۆشانەوەی گروپە چەکدارەکان پشتگوێ بخات، بژاردەی بەردەم سوودانی چییە؟ بسم الله الرحمن الرحیم. بەناوی خۆی بەخشندەی میێرەبان، سڵاو لە ئێوە بینەرانی کوردستان 24 زۆر سپاس. ڕاستیەکەی گۆڕانکاری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئارەدا ئەو گۆڕانکاریانە ڕۆڵێکی باڵایان لە ناوخۆ و دەرەوەی عێراق هەیە. دوا گۆڕانکاریەکان بە تایبەتی ئەوانەی لە سووریا ڕوویاندا کاریگەری هەرە گەورەیان لەسەر نێوخۆی عێراق هەیە و کاریگەریان لە سەرهێزی نێوخۆی عێراق هەیە بۆ بەردەوامی و هەنگاونان بەرەو هەڵبژارنی داهاتوو کە لە مانگی دەی ئەمساڵ دیاری کراوە. بۆیە ئێستا ئاڵنگاری زۆر گەورە لە بەردەم عێراقدان و پێویستە حکوومەتی فیدرالی ڕوبڕووی ئەو ئاڵنگاریانە بێتەوە و تیان پەڕێنێت لە فشاری دەرەکی بۆ هەڵوەشانەوەی گروپە چەکدارەکانەوە و کۆتایهێنان بە سەرجەم گروپەکان بە شێوازێک کە جڵەویان بکات و ڕێگە نەدات لە نێو عێراق هێرش بکرێتە سەر قوارەی زایۆنی. بۆیە من پێم وایە ئەمریکا وڵاتانی هەرێمی ناوچەکە ئەوانەی کە هەوڵی سەپاندنی ئەجێندای خۆیان بەسەر عێراق دەدەن هەوڵی هەڵوەشاندنەوەی گروپە چەکدارەکان دەدەن. بۆیە ئەگەر بێت و گروپە چەکدارەکان هەڵنەوە شێندێنەوە سزای ئابووری بەسەر عێراقدا دەسەپێندرێت وەکو چۆن بەسەر ئێراندا سەپێنداوە. ڕەنگە ئەم سزایش پەیوەست بێت بە بازرگانی نێوان بەشێکی بازرگانی نێوان ئەو دوو وڵاتە. پەیوەندی نێوان عێراق و ئێران ئێستا بەهۆی نەگەیشتن یاخود دەناردنی گازی ئێرانی بۆ نێو عێراق بەرەو لاوازی چووە لەبەر نەبوونی گاز و دابین نەکردنی کارەبا و بوونی فشاری ئابووری. کەواتە پێشتۆ لەگەڵ میوانەکەی دیکەشم باسم کرد. ئایا ئێران کە ئێستا بەسبەری مەقاومەی عێراقی بەدەستەوە ماوە دەستبەرداری ئەم گروپانە دەبێت لە عێراق؟ دەست پێشخەری هەبوو لەلایەن ئێرانەوە و لێدوانیش هەبوو لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە بۆ ئەوەی کە ئەوان پشتیوانی گروپە چەکدارەکان ناکەن لە نێو عێراقدا و باسییان لەوە کردووە کە ئەو سیاسەتە گۆڕاوە لەبەرەوەی زۆرێک لەو گروپە چەکدارانەی عێراق ئاراستەیەکی سیاسی نوێیان گرتوۆتە بەر وە ڕۆڵێکی سیاسیان لە حکوومەتی عێراقیدا هەیە و بابەتەکە تەنیا پەیوەست نییە بۆ ڕۆڵە سەربازی هەیەیانەوە. ئەو ئاراستە سەربازی لە ماوەی ڕابردوو بۆ بەرگریکردن لە فەڵەستینیەکان لە غەزە ڕویان تێکردە بوو لەبەرەوەی وەکو دەزانن ئەو گۆڕانکاری دیمۆگرافیە و گۆڕانکاری و شەڕی دوای 7 ئۆکتۆبەر هەندێک وەکو چۆن ناوخۆی فەڵەستینی گرتەوە و دەرەوەشی گرتەوە. لە فەڵەستین خانووەکان دەڕوخێندرێن، قوتابخانە و ژێرخانی فەڵەستین بەتەواوی وێران دەکرێت. بۆیە من پێم وایە هەموو ئەم ڕووداوانەی لە عێراق ڕوودەدەن و لەسەر باشووری لوبنان و لەسەر ناوچەکە بەگشتی لێکەوتەی ئەو ڕووداوانن کە لە دوای 7 ئۆکتۆبەر هەبووە. ئەمڕۆ کە 6 کانونی دووەمە و تاکو 20 کانونی یەکەم کە دۆناڵد ترەمپ دەسەڵات وەردەگرێت دەرفەتێک لە بەردەمدایە خود دەتوانین بڵێن ناخۆشترین ماوەیە و سەختترین ماوەیە بۆ حکوومەتی عێراق و حکوومەتی ئێرانی بۆ ئەوەی زۆر دۆسیەکرایی بکەنەوە. لەبەرەوەی ڕەنگە بایدن ئاماژە بەوە بکات کە گۆڕانکاری گەورە لە ڕێیە و گورزی گەورە بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکەوێت بەر لەوەی کە دۆناڵد ترەمپ دەسەڵات لە ئەمریکا بگرێتە دەست وەکو خۆشی پێشتر بەڵێنی داوە کۆتایی بە شەڕی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەگەر گروپە چەکدارەکان چەکدانەنێن نەچنە ژێر دەسەڵاتی فەرماندەی هێزە چەکدارەکانی عێراقەوە هەمان چارەنووس کە لە سووریا و لە لوبنان ڕوویدا ڕوبەڕووی عێراق ببێتەوە؟ ئەمە جۆرێکە لە پروپاگەندەی میدیایی کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا برەوی پێدەدات
ئامانجیشیان لەم کارە ئەوەیە کە کۆتایی بە گروپە چەکدارەکان بهێنن لە نێو عێراقدا. من بەڕاستی پێم وایە هەوڵ دەدەن کە شتەکان تۆزێک گەورە بکەن لەبەرەوەی حکوومەتی عێراقی بە سەرۆکایەتی محەممەد شیع سوودانی توانەویانەکە نێوەندگیریەکی باش بکەنەوە تا هاوسەنگی بپارێزن و عێراق بە دوور بگرن لەوەی کە ببێتە ناوەند و گۆڕەپانی شەڕ لە ماوەی ڕابردوودا. بۆیە من پێم وایە حکوومەتی فیدرالی لە هەنگاوەکانی بەردەوام دەبێت بۆ ئەوەی دۆخەکە هێورتر بکاتەوە بۆ ئەوەی سیاسەتی دەرەوەیان سیاسەتێکی گونجاو بێ نەک بەتەنیا لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران بەڵکو لەگەڵ تەواوی وڵاتانی ناوچەکەدا. بۆیە ئەگەر ئەم سیاسەتە لە ڕووی سەربازیەوە سوودی هەبێت و زۆرێک لە زامنی بە عێراق بدرێت بەوەی کە جارێکی دیکە ئەو گروپە چەکدارانە هێرش نەکەنە سەر ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و بەرژەوەندەکانە لە نێو عێراق و لە ناوچەکەدا بە هەمان شێوە لە سووریا ڕەنگە بارودۆخەکە هێورتر ببێتەوە و چیتر گرژی زیاتر لە نێوان هەردوولادا نەبینین. من پێم وایە لە ماوەی داهاتوو هەر ئەوە ڕوودەدات و هەردوولاش بەوە دەگەن و گروپە چەکدارەکانی عێراقیش وەکو تێبینی کراوە لە ماوەی ڕابردوودا ئاراستەی نوێیان گرتوۆتە بەر و بەشێکیان لە زۆر پێگەی خۆیان پیشانەتەوە بەتایبەتی لە ناوەڕاست و خۆراوی عێراق. پێت وایە کە بەو بە لەبەرچاوگرتنی و بارودۆخی ئێستا هەیە ڕێکەوتنی استراتیژی نێوان ئەمریکا و عێراق چەند جارێکی دیکە تۆخ دەکرێتەوە، کاری لەسەر دەکرێت زیاتر؟ ڕێکەوتی چوارچێوەی استراتیژی کە لە نێوان هەردوو لا واژوو کراوە تاکو ئێستاش چالاکە و زیاتر لە یەک ڕووی کارکردن لە نێوان هەردووکیان دەگرێتەوە چکە یەکێک لە دیوێ ئەو ڕێکەوتنە دیوەیەکی ئابووریە، بەڵام دوای لێدوانەکانی و ئەمریکا بۆی کە ناتوان ئاسمانی عێراق بپارێزن لە هێرشەکانی ئیسرائیل، چونکە گوتیان ئەگەر ئیسرائیل هێرش بکرێتە سەر عێراق لەلایەن ئیسرائیلەوە، چونکە ناتانیاهۆ یاداشتێکی پێشکەشی نێتەوەی گرتوەکان کردووە وەکو نیگەرانی دەربڕین و ناڕزایەتی بەرامبەر بە هێرشی گروپە چەکدارەکان بۆ سەر ئیسرائیل. ئەگەر بێت و لە ماوەی داهاتوودا هەوڵی بەکارهێنانی ئەو یاداشتە بدەن و هێرش بکەنە سەر چەند پێگەیەکی گروپە چەکدارەکان وەکو بانکی ئامانجگرتنی ئیسرائیلی ئاماژە پێکردووە، ڕوبەڕووبوونەوەیەکی عێراقی لەگەڵ قەوارێزە ئەنیستی دروست دەبێت و ئەو کاتە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دەستوەردان لەو کێشە و یاخود لەو شەڕەدا ناکاتەوە. ئەو کاتە ڕێکەوتنی چوارچێوەی استراتیژیش کارە نابێت. بۆیم پێم وایە ئەمریکا لە پاراستنی ئاسمانی عێراق ڕۆڵی خۆی جێبەجێ نەکردووە، بەتایبەتی ئەگەر بێت و ئیسرائیل هێرش بکات ئەوە بۆ سەر نێوخۆی عێراق دەبن، هەرچەندە ئەو ئەگەر ئێستا کەمترە. پێتان وانییە هەتا ئێستا کە ئیسرائیل هێرشی نەکردووەتە سەر گروپە چەکدارەکان لە عێراق پەیوەندی بە ئەوە هەیە کە ئەمریکا ڕێگەی نەداوە، چونکە خۆتان دەزانن کە ئیسرائیل چەندین جار ئامانجەکانیشی دیاری کردووە لە عێراقکە هێرشی بکاتە سەر، بەڵام تا ئێستا ئەوەی نەکردووە. ئەمە پەیوەندی بە ئەمریکاوە نییە کە ڕێگری کردبێت؟ بەدڵنیاییەوە ئەمریکا ڕۆڵی هەیە لەبەرەوەی ئەگەر هێرشێکی ئیسرائیلی هەبێت پێگەکانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و بەرهێنانەکانی ئەمریکا لە عێراق هەمویان دەکەونە مەترسیەوە و دوجار ئەوان بە ئامانج دەگیرێن لەلایەن گروپە چەکدارەکانەوە. بۆیە بۆ ئەوەی هێرشی گروپە چەکدارەکانی عێراق بە بنکەکان و بەرژەوەندەکانی ئەوان لەگە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و لایەنی عێراقی بەیەکەوە کاریان کردو بۆەوەی بارودۆخەکە لە نێوخۆی عێراق هێور بکەنەوە ڕێگەبەوە نەدەن ئیسرائیل هێرش بکاتە سەر نێوخۆی عێراق. بۆیە لە بەرژەوەندی ئەمریکادا نییە کە نێوخۆی عێراق شێوەیەکی سەربازی بە ئامانج بگیرێت. دیوێکی دیکەش هەیە کە ئەگەری هەیە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا پشتی پێ ببەستێش، ئەویش دیارترین دیوی ئابووری هەڵبەتە، لەبەرەوەی ئەو دیوە کاریگەریەکی زیاتری لە سەرگەری عێراقی هەیە و ئەو لایەنەشە شقامی عێراقی دەهەژێنێت ئەگەر بێت و بەرژەوەندیە ئابوووریەکانی عێراق بە ئامانج بگیرێن، چونکە بەرهەمە نەوتەکان و داهاتی بەرهەمە نەوتەکان هەمووی لای گەنجینەی فیدرالی ئەمریکایەوە ئەوان
کۆنتترۆلی پارەی عراق و خەرزکردنی ئەو پارەوە دەکەن و ئەوان دیاری دەکەن چەند بۆ عراق خەرز بکرێت و ڕەنگە ئەمە وەکو کارتێک بەکاربێنن بۆ فشار. دەست خۆش بەڕێز عەلی ناسر شرۆڤەکاری سیاسی ڕاستەوخۆ لە بەغدا میوانی کوردستان 24 بوویت.